چەند ساڵەوە هات 4 ساڵ بووین ژیانم بێ حەد نەخۆشە ئازارم زۆرە ڕۆژ بۆ ڕۆژش خراپترە بم ڕۆژ بۆ ڕۆژ ئێستاش عیلاجم وەندە گرانە دەسەڵاتم نێ بکڕم ڕاستیە هیچم بەدەستوە نەما یعنی برێم پارە و ئەوانم هێونێ خانێکم بەدەستوە ما نەخۆ هیچم بەدەستوە نەما تووشی قەرد بوویمە زۆر ئێستاش عیلاجم بوویتە ئیدەرێ گرانە لە تورکیا لۆ دێ مەبلەغ پارەیە نازانم چەندە زۆر ئەوانە باشتر ئەزانن شەو ڕۆژ هیوایەتم ئەوەی 1 دقەی بوونم بەخوای شەوان شەو ڕۆژ نووسنی من ئەوەی بەدانیشتنەوە ئەگەنا خەو ژیانم نییە هیچ هیوادارم لە هەموو ستورمانەچی چ بە 200 بی چ بە 250 بی بەس یارمەتیم بدا لەو نەهامەتەم ڕزگاریکەن زۆریان لێ مەمنونە بم قەتیش ئەو هێش ئازارەی نەبینن هیچ نەخۆشیێکیش نەبینن خوایە هەر کەسی بە دوعاچیش یارمەتی مەدا دەسهەراتم نما هیچ توانای نما یعنی کڕین شتیوە هەم عیلاجەکم نەدەرێ ئەوەش هەموو بەلگە و شتە لە ئێرانە پێش چاوان مندارم هوردن با هەیتیم نەبن داوان لێکم هەم خێرخوازەکی چ بە دوعاک بی چ بە قسەیەک بی بە 250 بی یارمەتیم دەن بە ئەو حەبانم بگەنە دەست فریام بکەون بخۆم هەتا نەمردیمە زۆریان لێ مەمنونە بم زۆریشیان لێ مەمنونە بم هەتا دەمرم هەم فەرزە دوعایان لۆکەم هێش و ئازارم گەلک زۆرە گەلک هەرچی یەک شەوی ئەو ئازارەی نەبینی نازانی کووە شەو ڕۆژ نازام شەو دادێ ناڕۆژ دادێ زۆر جا پرسیتم دەرم شەوە ناڕۆژە هەتا ئێستا 20 جەڵتە زیاتر لێدامێ یعنی جارێ بێهێوشم بەخوای جارێ بە ئیسعافیان بردیمە ئەگە دەچم لە خستخانەی بەخۆش دێمەوە لە بێتاقەت یعنی شتم لەبیرەتی تۆ تووشی لە برچوونەوە بوویمە زۆر توانای نوێشکردنم ئەوەندێم لە دانیشتنەوە دایم لەرز و تام لێمە حەتەن تووشی حەساسیەتە بم لە قالب و بچم دوم چاو هەموو جێیان بەهۆی عیلاجی وەلا جەن مارم لە حاجاوەیە نەخۆشی خستخانە هیوایمە چەند سارە هاتچۆیەکەم هەر دێم لە مارە خزمان برادران ئەمینەمەوە توانای ئەوەم نییە هەبچم و بێم و هەبچم و بێم دەسهەراتم نییە بجارۆی بە هەفتی لێرامینێمەوە جاروێ هەفتی 3 جار هاتیمە 2 جار هاتیمە بەخوای مانجێ جارۆ 10 جار هاتیمە بەهۆی بورانەوە و تێکچوونی قالبم بەهۆی نەخۆشی شتی یعنی دەمار و شتم نما کانو نەشتم لۆدانێن بەخوا ئەو جیهازیان لۆدانایمە ژیانم نییە لە بە ئەو جیهازەش و هات 3 سارە ئەو سۆندم لە هەناواندا داوای لە هەموو ستورمانانەکەم ئەگەر یارمەتیم بدەن نەخۆشی خستەخانەی هیوایمە داوان لێکەم هەر بە دوعایەک هەر بە 250 تەبعبی بەس یارمەتیم بدەن لەو نەهاماتەم ڕزگاریکەن لەو نەخۆشیەم ڕزگاریکەن نەخۆ هیچی چمنایە لە دنیای بەس بامدارەکانم هێتیم نەبن بە خێرات نێواکەم پێشەشی بۆ لای ئەو نەخۆشە هاتوونە وخوا ئەجری ئەوەش داتەوە کە بۆ ئەو نەخۆشەی ڕێکە خستێ و ئێوەی کردینە سەبەب کە سەردانی ئەو نەخۆشەکەی دەستگای بەخشینی خێرخواز بەڕاستی شەکەی لە جێ خۆی دابوو لەبەر ئەوەی ئێمە چاومان لە هیچ دەشی نییە خەرک پارە و پولمان داتێ سەرتەنەت یان بۆ ژیانەکی ئاسوودە بەکاربێنین فیسیبلی نەخۆشەکەی نەبێت ئێمە لە 2021ەوە خوای گەورە ئەو خەڵاتەی بە ئێمە بەخشیوە سوپاسی خۆیەکەن کە دیارە خوای گەورە بەخۆی زانی چاک و خراپە لە چیدایە هەر ئەوەی خوش بکە ئەو چاکە بەڵام بەو خۆی مامۆستایمە تەقریبا 4 ساڵات بچوو ئێرە دەکەم جار هەر بووە یەک مانجی ڕێکم ماڵ و مندانم بەجێشتۆ لە حاجیاوی مارم لە حاجیاوێ دانیشتە حاجیاویمە لەوانەیە تا ئێستا کە هاتوچە ئێرەم کردیە بەخوای 4 ملیۆن 5 ملیۆنم بەس بە بەنزین و مەسروفی سیارە و ڕێیەکەی ڕۆیشتووە بێت لە حەبوو عیلاجی دیکە ئێستاش نەخۆشیەکەی بەرەی ستاندووە دەستی لێ ساندووە هەموو جسمی داگرتووە عیلاجەکەمان هەموو کۆتۆتە دەرێ ئێستا یەک حەبی بەسیتمان نادەنێ بەخۆی ئەوە تەعابەکە لە نەخۆشخانەی هیوای ناماندنی یازاریە یەک پارچەم کڕەوە بە 45,000 دیناری ئەمە بە 20,000 دیناریە بەخۆی بە 72 سعاتیە بەس بەخوای
24 ساعتیش ناسوورێتەوە یعنی دانایەتەوە کە ئازارەکەی دەست پێ دەکاتەوە. نەخۆشیەکەی ئەوەندە هیلاکە ئێستا بەڕێوە چوویمە تیشکم لێداوە بەخوای ئەمەم بۆ کردی بەڕێوە کە ئەتا لە ناو کۆڵەکەی تەعاملی ئەوەی دەکەوەش هەردانەی لە نەخۆشخانە یەک دانت ناداتێ بۆ بەرێن هەر دانشی بە 2000 دیناریە ئەوەی قناحەتیش بەو شتانە ناکە ئەوە هەموو شتێکم لەبەر دەسەبابینی ئەو شتانە باتە سەیدە لێکی سەودا بکە بزانێ و حەبوو عیلاجە بە چەندیان مامۆستا نەریمانیش بەخۆی پێ ئاگادارە لەگەڵ حاجیاوەی کە من لێرە بووم سەردانی ئێمەی کردبوو وەسلیشی لەکنن کە 6 دەرزیم کڕیوە هەر دەرزی بە ملوێنەشی فەحسم بۆ کردیە پاشی لە باتی سفادی لێ بکە نەخۆشەکەی سەتابیزی پێ زیاد کردووە دەرزیەکەی لەسەر گرتووە ئێستا ئەم عیلاجەی بۆ داناوە ئەم عیلاجەش 42 دنەکمان بەدەست گەیشتووە بەشی 8 ڕۆژە بەخۆی 5 میلیگرامی دەوی بەکاربیینی ئەوە 1 میلیگرامە دەبین ڕۆژێ 5 داناوی بخوا لەوەی ماوای مامۆستا ئەمەش ئەگەر خێرمان لێوەرنەگری بەنەوە وەرەقەیە ئەگەر هەیوە بە پیاوەتی بۆمان بینی هەر پاسەی بە 20 بەنەوە وەرەقەیە ئێزا ئەگەر بەو شێوەی لەسەر ئەومان لەوەی بەخوای مانجێ 7 وەرەقەی بەس ئەم عەبە دەبێت ئەگەر ئەوەی کەشمان لۆبی نێستا هەیە دەرەجە دووەکە هەیە ئەوەمان پێ پەیدانە بۆ تا ئێستا وتێ لە 11 مانگەوە من حەول دەدەم خوا خێری ئەوەش بنوویسی خوا ئاجر پاداشتی داتەوە کە بۆی ڕێکی خستین ئەو دوو پارچەی بۆ گیاندی نێرانە بەڵام بەخوای بەشی 8 ڕۆژیە ئەوە فریای ئێمە ناکەوی دەرێ بەرانی کەمی دەبی 3 مانجی بخوام ڕاقەبەی لەسەر بکەم ئێستا لێرە شێ دەرەجە دووەکە دەنگی 65,000 دینار دەکەوێت نوعاچی دەنگی 81,000 دینار دەکەوێت نوعاچی های دەرەجە دووەکەشە دکتۆریش پێمان دەرێت نابی دەرەجە دووکە بەکاربێنین تا ئەوەی بین نەخۆشیەکە بەڕاستی زۆری دەستی لێستان ئێستا ئەگەر بەو ئەوە و ئازارەی ئەوە بیشی مێ لە ماریش بەخوای شەو ڕۆژەوە من هێشتا شەوێتی سەعات 11 زایمە ئەوە بە پێوە ڕاوەسایمە ئەوم بۆ کردووە بەڕاستی لەبە ئەوەش نارێمە دەستخۆشی لە هەموو مسلمانیشەکەم ئایەمەتیشیان داوم خەرچی بەڕاستی ئەگەر یارمەتیان نەدامەمە تا ئێستا بۆ خخوای مەمەستا دەبی کە دەستی شەڕە سیارۆکم پێ دەبی ئەویشم فرۆش بە خانوشم فرۆش بە بۆی حملاتم لەو کردێمە 4 ملیۆنی بێت لە مەسرۆڤی بەخوا یەک فاسی خوێن لە لای ئێمە لە عەسەیدەلێ احتیاط بە 2000 دیناریان نەخۆشخانەی ئاهلیەکان لێرە بە 30,000 دیناری کەمتر نییە مەمەستا ئەوەی نەخۆشی نەبی هاتۆی خەستەخانە نەکە نازانی عار و وەعزی نەخۆشی چییە ئەمما نەخۆشیش تا نەخۆشی فەرقی هەیە کەم دەرامەتیش تا کەم دەرامەتی فەرقی هەیە ئێستا من ئەگە فەقیر بم هەموو دنیایم دەنێ ئەگەر برس نانی ئێوارمە بینانی زمێن و نەبی قەت ئامادەنیمە داوا لە کەس بکەم خوای گەورە ڕسقدانە بەڵام بەو خوای مەمەستا ئەوە وای لێ کردومە خەریکە ژیانەکەم لێوە دەبینە بە تۆ حیساب کە من ئەو پارەی نازانم داواش لە چێ بکەم کاکە موسڵمانیش بەخۆی ئێستا کەم محاش بە شێوەی باش نایە خەرک کەم دەرامەتە چیفە مشم ڕۆژێ ناکرێت خەرک یارمەتی مندا خزم و کەسەکان مەمەستا ئەوانی شەر دوو مانگ سماگە نەخۆشیەکە لەگەڵ ژیانیدا ئیشی عملیاتەک نێ برێم وڵی بۆ ڕێک دێکم بەیان عملیاتەکەی بۆ دەکەم کۆتایی پێدینم ئەوە ئیشی منە 4 سارە دە بازاڕێدامە ئێستا مار مندارم بەمارەوە مندارەوە حاجیاوان بەجێهێشتووە لەو مانگەی بەخوا لە 28 مانگەوە حەوت تاکە ڕۆژە من هاتووسێ سلێمانیم کردووە ئێستا دەبی پارجم عاش هەر بێمەوە بۆ ئەو تیشکەی بەڵام لە خوای بە زیادیمی خوای گەورە جوپاداشی ئەو خزمانەش داتەوە زۆریان هاوکاری کردومە کە ئێستا من لە ماریوان دانیشتیمە بەڕاستی مرسومان خێرخواز ئەگەر هەر بە نوعایشی بی بەماربی بە قسەی خۆشبی بە دوعابی بە هەر نوعایشی هاوکاری نەخۆشی بکە نەخۆش دری پێ فەرعابی یاکە زۆر زۆر سوپاس وەکەین سوپاسی دەستگای بەخشین و ئەو خێرخوازانەشەکەین کە هاکاری ئەو نەخۆشانە دەکەن هەر دینە بە 250 بی ئەو هەبوو بۆ ئەم عیلاجەیە خوای گەورە جوور پاداشیان داتەوە خوای گەورە جوور پاداشی ئێوەش داتەوە کە ببنە سەبەبی ئەو هەبوو عیلاجە و چارەسەری ئەو نەخۆشانە زۆر بەخێر بێن خوای گەورە نمونەتان زیاد کار لەوە مسلمانان نەخۆشان
هیزا لە بەیانەڕا دەستم دەگرت و دەمینا سەر ئاوێ و زۆر بەردەبێت بەردەبووە خوا خێرا بنووسیا خوا خێرا دەستگای بەخشن بنووسیا ڕبی خوا پاداشیان داتەوە ئەو عاربانم بۆ هینا بۆ گۆڕێ ئەمیش پرسم دێشا پێم لێ نەخوڕا بەخوای بەڕاستی بەخوا یەک دەقم پێ لێ دەخوڕە بەم داڵام لێ دەخوڕی ئارێ بەخوا نەم دەتوانی بۆ خۆم یان کوڕەکەم بوو یان کچەکەم بوو ئا لێ دەستیان خۆش بیا ڕبی زۆر باشە خوا خێریان بنووسی خوا پاداشیان داتەوە خوا خێری ئینشاءالله خۆی دەتوانی لێ خوڕی وردە فێر دەبێ ئینشاءالله ئەرێ وەڵڵا ئەرێ بەخوای هەمجار دەستم دەشکاتە دەمگواستەوە لە بۆ بازار وشتی لە بۆ جێیان بە عاربانە پرسم پێوەی دەشکا دەست خێرخوازان خۆش بیا ڕبی ماڵیان ئاوەدان بێخوایە نمونیان زیاد کە والله ئەوەندە شەڕ و شەپڕێ بوو ئەوەندە شەڕ و شەپڕێ بوو سەد جار بەدەبیتەوە لە ژوورێ بەخوای گەورە سوێند بەخوای گەورە بەناوی خوای گەورە و میێرەبان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ڕانیا لەلایەن ئەو خانەوادەوە ئاگادارکراینەوە کە کەم ئەندامێکیان هەیە کە ناتوانێت بڕوات بۆیە ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ڕانیا لێکۆڵێنەوەمان لەسەر کرد و فۆرمەکەمان بڕکردنەوە فۆرمەکەمان ئاراستەی دەستگای خێرخوازی بەخشین کرد سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین بە هەنای ئەو فۆرمەوە هاتن و کورسێکی شەحنیان بۆ ئەم خاوەن پێداویستیە دابین کرد. سوپاسی خێرخوازان دەکەین کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین دەکەن زۆر سوپاسیان دەکەین هیواداری هەبەردەوام بن بۆی بەخشینیش بەردەوام بێت. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجەی شەهید ڕۆژانە بە دوو کاتی جیاواز لە کاتژمێر 2 پاژنیوەڕۆ بۆ 11 شەو کراوەیە. زیاتر لە 100 پزیشک و کارمەند و ستافی کارگێڕی خزمەتەکەن. هەروەها ڕۆژانە زیاتر لە 250 چارەخواز سوود لە خزمەتەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین وەردەگرن. بەناوی خوای گەورە و میهرەبان کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە بۆ هاوکاری هاونیشتیمانیان و چارەخوازانی پارێزگای هەڵەبجە و پشتیوانی لە کەرتی تەندروستی وەک یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی قازانجنەویست و خێرخوازی لە بەرواری 11 دوای 2007 بەڕووی چارەخوازانە کراوەتەوە. کۆمەڵگەی پزیشکی بەخشین ڕاستیەکەی کۆمەڵگەیەکی خێرخوازیە و هەروەها مؤسسەیەکی خێرخوازیە بە پشتیوانی خێرخوازان و هەروە ئەو داهاتەی کە لە کۆمەلگاکە کۆ دەکرێتەوە ئەتوانێت بۆ خزمەتی چارەخوازان و نەخۆش و فراوانکردنی پرۆژەکە بەکاربێت. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم کۆمەڵگە پزیشیانەی بەخشین و هەروها کۆمەڵگە خێرخوازەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوەیە کە ئەو داهاتەی لێرە لە کۆمەڵگەکانە دەسەکەوێت لە چوارچێوەی خزمەتگوزاریەکانی کۆمەڵگەکە بەکارێت و هەروەها بۆ خزمەتکردنی نەخۆش و کەم دەرامەتەکان بەکاردێتەوە. یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم کۆمەڵگەیە لە ڕێگەی ئەو سندوقانەوە کە دانراوە لە کۆمەڵگەکەنە ئەتوانین هاوکاری کەم دەرامەت و خەڵکانی بێسەرپەرشت و نەخۆشی هەژار و کەم دەرامەتی پێ بکرێت. ڕاستەکەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین خزمەتەکانی زۆر فراوانن بە دوو کاتی جیاواز لە کاتژمێر 2 دوانیوەڕۆ تا 11 شەو کراوەیە بەڕووی هاوڵاتیاندا. ئێمە ئەتوانین بڵێن بە ستافێکی زۆر شارەزا و بە پزیشێکی زۆر لێهات و ستافێکی کارامە ئەوانە زیاتر لە 100 پزیشک و ستافی تەندروستی و ستافی کارگەڕی ئێمە ڕۆژانە خزمەت بە هاونیشتیمانیانمان دەکەین. لەگەڵ ئەوەشدا ئێمە ڕۆژانە زیاتر لە 200 بۆ 250 چارەخوا سەردانی ئەم کۆمەڵگەیەکمان نەکات. ئێمە وایە بینین ڕاستەکەی لەم مودەتی خزمەت و ئیشکردنەمان ناتوانیمانە ببینە جێگەی متمانەی خەڵکی هەڵەبجە و هەروە ئەو چارەخوازانەی
سەردانمانەکەن یەکێک لەو پرۆژان لە یەکێک لە گرنگەکانی ئەم پرۆژانە ئێمە کە ئێمە دروشمی لە ئێمە دڵنیاترمان بەرز کردوێتەوە ئەو خەڵکە لە ئێستایا دڵنیایەکی تەواوی هەیە و کاتانی کە سەردانی کۆمەڵگە پزیشکیەکەی ئێمە ئەکەن دڵنیان لەوەی کە ئەوستافەی هەمانە لە ڕووی احترام و ڕێز و ئەو تایبەتمەندیانەی کە بنەخۆش پێویستە ئێمە خزمەتیانەکەین دڵنیان لەوەی کە ئەو دەرمان و عیلاج و فەحس و هەموو ئەو خزمەت گوزاریە تەندروستیانن کە لێرە پێشکەش ئەکرێن لە دڵنیایەکەی دڵنیان و چونکە ئێمە لە ئیشکردنمانە پێشینەیەکی باشمان هەیە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بۆیە ئەتوانین بە دڵنیاییەوە بووینەتە جێگەی متمانەی خەڵکی لێرە کە زۆرترین خەڵک متمانەی بە ئێمە هەیە ڕوو لە کۆمەڵگەکەمانەکات ئێمەش بتوانین بە باشترین شێوە خزمەتیان بکەین. ئەم کۆمەڵگەیە لەم بەشانە پێک دێت تاقیگە، دەرمانخانە، بەشی ددان، پەرستاری، چارەسەری سروشتی، چاویلکاسازی، تیشک و سۆنار، بەشی پێست و لێزەر، هێڵکاری و ئیکۆی دڵ. ڕاستەکەی ئەمە جگە لەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشێکین لە ڕۆژانی ئاسایی دەوامە لە ڕۆژانی هێنیشە ئێمە داوامی ئێمە کراوەیە ئەویش پاڵنەری ئەو بوو کە زۆرێک لە فەرمانگە حکومیەکانە داوام نیە ئێمەش بۆ ئەو خزمەت گوزاریان تەندروستیانن بەردەوامن و بتوانین خزمەتی زیاتر بکەین لە ڕۆژان و شەوانی جومعەدا بەشی دەرمانخانە تاقیگە پەرستاری بەشیدان و هەروەها پزیشکی گشتیشمان شەوانەدا ئەنیشێکە ئێمە ئەم شتانەمان ئەتوانی بڵێ وەکو شێوە بێ بەرامبەری وایە بەس بۆ ئەوەی بتوانین لەو ڕۆژانە یا لەو شەوانی و شەو ڕۆژی جومعەدا کە لە شوێنێکی کەم خزمەت گوزاریانە پێشکەش ناکەن ئێمە بە بچووکی خۆمانیان بە خزمەتێکی بچووکی ئەزانین کە پێشکەش بە هاوڵاتیانی خۆمانی. ڕاستیەکەی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم کۆمەڵگە خێرخوازیانە یا ئەم کۆمەڵگە پزیشکیانەی بەخشین ئەوەیە کە بەدەر لەوەی کە بووینەتە جێگەی متمانەی هاوڵاتیان یا چارەخوازان دیوێکی کەشی نرخی هەرزانی نرخی ئەو شتا ئەو خزمەت گوزاریانەیە کە ئێمە پێشکەشیەکەین ڕاستەکەی لەگەڵ دەرەوە و لەگەڵ شوێنەکانی کە ئێمە بە بەراورد لە شوێنەکانی کە زۆر جیاوازە ڕاستەکەی ئەوەی ئێمە لە خەڵکی کە جیاکاتەوە یا لە پرۆژەکانی کە جیاواز دەکاتەوە کە ئەو خەڵکێک گێتە ناو کۆمەڵگەکە هەستەکەی زۆر جار پێویستی بە هاوکاری هەیە زۆر جار ئەتوانین بڵین پارەی پێنامێنێ ئەو کاتە لێرە زۆر بە دڵنیاییەوە یەتە بەشێک لە بەشەکانی ژمێریاری لا ئێمە داوای هاوکاری ئەکات جگەلەوەی کە ئێمە داشکان خۆی لە ئەسڵان نرخەکان داشکێنراون جارێکی کەش یەتە سەرەوە یەت داوای هاوکاریەکە ئەڵێ شتێک پارە شتێک داشکانی کەشمان بۆ بکرد ئێمە کە سەرەتاش وتمانیانی تۆ کۆمەڵگەیەکی خێرخوازیە مەبەستمانەوە نییە کە ڕاستێک ئێمە خێر لەو خەڵکە بچێنین لەو کاتێک کە پارەی پێنیەوە بە تاکید ئێمە بە بەشێک لە خۆمانیانی ئەزانین جگەلەوەی کە هەرزانە و بەشێک لەو سعرەشی کە بۆی دانراوە لە خوارە و داشکاندنیشی پێکەن ئێمە سەرڕای ئەوەش ڕاستەکەی هاوکاری کەشمانەیە بۆ خەڵکێکی کەش بەدەر لەو شتانە کە خەڵکێک ڕوومان لێ ئەکات و مەسەرەن مەبلەغ و پارە و تەکالیفەکەی زۆرترە ئێمە لەو ڕۆژە و داشکاندنی بۆ ئەەکەین هەنێ لە پزیشکە بەڕێزەکانمان لێرە ئێمە عملیاتی لێرە نەشتەرگەریتیان ناکرێت بەس هەنێ لەو پزیشکانەمان لە دەرەوە لە شوێنەکانی کە لە بەخشینی سلێمانی نەشتەرگەری بۆکەن ئێمە لەسەر تەڵەبی ئێمە دایان لێ یەکەین کە شتێک لەو عملیات و نەشتەرگەری شتانی کە بۆ کرێت داشکاندنیان بۆکەن کە یعنی بە کورتی ئێمە ئەتوانین لە ڕووی مادیەوە هەر کەسێک ڕوومان لێ بنێ بە دڵنیاییەوە هاوکاریەکەین انشاءڵڵا هیچ کەسێکیش پێویستی بە ئێمە نابێ بەس لە کاتی هاتنیشانە بۆ ئێرە بە دڵنیاییەوە خزمەتی هەم تەندروستی باشیانەکەین هەم لە ڕووی مادیشە و هاوکاریانە و هەروەها لەم پسپۆڕیە جیاوازانە پێک دێت پزیشک و نەشتەرگەری گشتی قورگ و گێولود جونگە و ڕۆماتیزم پسپۆڕی پێست و جوانکاری ژنان و منداڵبوون منداڵان و تازە لەدایک بووان پزیشکی نەخۆشیە دەرونیەکان گورچیلە و میزەڕۆ پسپۆڕی نەخۆشیەکانی چاو هەناوی و دڵ پسپۆڕی خۆراک و گەشە مێشک و دەمەر ئێسک و شکاوی نەشتەرگەری مێشک و بڕبڕەکانی پشت پزیشکی پسپۆڕی ددان